هەستێکی زۆر خۆشمانەیە وەکو نوێبوونەوەی گوایە بۆ یانەکەمان لە گۆڕینی شێوازی یانەکەمان با بڵێن و لە بەخێراتنی ڕاهێنەرە تاسەکەمان ئەویش هەر شتێکی زۆر باشە بۆ ئێمە ئەکادیمیایەکی باشترەکە بۆ ئێمە. تا چەند گۆڕانکاریەکانت بەدڵ بوو و لۆگۆ نوێەکەشت بەدڵ بوو؟ تا حدێکی زۆر چکەمە وەک وتم نوێبوونەوەیە گوایە بۆ یانەکەمان هەر لە گۆڕینی لۆگۆوە هێنانی ڕاهێنەرێکی کوردی بیانی زۆر باشوو بۆ ئێمە. من لە ساڵی 2019 لە خولی کوردستانەوە هەتا ئەم دەقەیە هیچ یاریەکەم لێ نەپەڕانەوە هەتا ئەم دەقەیە هەموو یاریەکان ئامادە بوون. ماوەی 7 ساڵەتەوە هەوادارێکی سەرسەختی. باڵێ ماوەی 7 ساڵە من هیچ یاریێکی نەورۆزم تێپەڕ نەکردووە. زیاتر هەواداری کام یاریزانیانەکەیت؟ ئێمە وەکو من خۆم لە دەستەی ئەندەرانم ئەندامی دەستەی ئەندەرانی ینی وەرشی نەورۆزم ئێمە پاڵپشتی تەواوی یاریزانەکانی نەورۆزەکەین بۆ ئێمە هیچ فەرق ناکە هەر یاریزانێک بێ ئێمە بە خێراتنیەکەین بەڵام وەکو شەخسی خۆم من هەواداری کلاودیۆ مارادۆنام.